لە بری ئەوەی بەرنامجێک لە بەرەوەی کەناڵێ دەنگێ ڕەنگێ ئەگاتە ئەو پەڕی هەورامانات و ئەو پەڕی بادینان و گەرمیان شەرق و غەرب بۆچی بۆی دەنگی هەموو بێدینێک بگا بەڵام دەنگی موسڵمان نەگا ئەمە بەڕاستی یاریکردنە بە ئاگر ئایا زەکات بۆ مزگەوت ناشێت بۆ چاپکردنی قورئان ناشێت نابێت چۆن بۆ کەناڵ دەبێت کەناڵ گرنگە یان مزگەوت ئەمەی ئەم عاتیفەیە کە ئەیوروژێنن ئێستا ئینشاءالله دەری ئەخەین کە چەندین کەس لە عولەما دەڵێن زەکات بۆ هەموو کارێکی خێر دەبێت هەموو کارێکی خێر دەبێت و مەذهەبی بەشێکی زۆر لە زانایان و کەسانێکی زۆر گەورە لە علم لە کۆن و تازەدا بگرە سەحابی تایە ئەنەسی کوڕی مالیکێکی لەوانێ ئەوەی کە ئەو چاواشەکاریەی کە ئەیکەن کە ئەم شوبهاتانە ئەوروژێنن بۆ ئەوەی موسڵمانان دەستکراوە نەبن دعوەتەکەیان بەرەو پێش بوون و عەقیدە ڕاگەیەنن و ئەخلاقی جوان ڕاگەیەنن چۆن ئێمە دژایەتی ئەکرین بەو شێوازە ئێمەش بەرپەرچی نارەکانمان بدەینەوە لە بەردەمیان نەبوەستین بۆ ئەوەی کە ئەگەر کەناڵ نەبێ ئەگەر سۆشیال میدیا نەبێ ئەگەر وەسائیلی عەسر نەبێ ئەڵێن هەندێک لە مامۆستایانی ئاینی دەڵێن هیچ زانایەک نییە بڵێت زەکات بۆ کاری داوا دەبێت هەندێک مەلا هەیە فعلا کۆمەڵە کەسێک مەلا ڕیشدار هاو کەسێک هاوبیر و هاومەنهەج لێرە و لەوێ لە ژێرە وەڵێن هیچ زانایەک نییە وتبێتی بۆ داوا دەبێت بەس دەڵێن ئەوە درۆیە کەذب بەسە ئەو درۆ با بوەستێ ئێستا ئینشاءالله ناوی زاناکان ئەڵێن ئەوانەی کەوا کۆمەڵە کەسانێکن کە لەم سەردەمە ئیمان بوون تەنانەت دەستکاری ئەوەشیان کردووە ئەڵێن لە ئیسلامە کاتێ پارە بۆ جیهاد دەدرێ بۆ جەنگاوەر نییە ئەوە جەهلە بەڵکو ئەوەی کەوا بۆ جیهاد دەدرێت بۆ جەنگاوەرەکانە و عولەما دەڵێن کە الغوزات لەوەشدا دەستکاریان کردووە بەڵکو ئەڵێن بۆ چەک و پێداویستیە نەخێر بۆ چەک و پێداویستیە و بۆ جەنگاوەرەکانیشە دەڵێن ئێستاش دابینکردنی کامێرا و پێداویستەکانی ڕاگەیاندن بۆ جیهادی گروپەکان دژمە موسڵمانان نییە ئەی بۆ چییە؟ ئێخۆ بۆ سەفر و سەیران نییە ئەو هەموو دەرس و دەورە کە کەناڵی ئامۆژگاری و باقی کەناڵەکانی تریش کە خزمەتی ئیسلامەکەن ڕێز و حرمەتمان بۆیان هەیە یاخۆ دەیەها کەناڵ هەبێ خزمەتکە هیچ ڕێگریەکی شەرعی قانونی نییە با بیکەن